پێم دەڵێ ئەرێ تۆ بێزار نەبووی لەو هەموو نهێنیە. هەمیشە سەیری پشتەوەی چاوەکانم دەکەی و دەڵێ چیم لەوێ شاردووەتەوە ها؟ بەڵام ئەی بچکۆل کەی سەیری ناو چاوەکانم دەکەی؟ لەوێ ڕۆیشتم ئەوەی وتت کردم وازم لە خێزانەکەت هێنا بەڵام ڕاستم کردوانە تێوە گەلاندنی خێزان هیچ خۆش نییە وانە بڵێ ڕاستت کرد ئەزەل ڕاستت کرد ئەو سەگەت لای باوکم ڕاکێشەوە لەناکەو بووات لات وەک من تۆم ناسیوە تۆ پیاوێکی ئەفەندی بەڕێزی و بە ئەدەب قسە دەکەی ئێستا ڕێک وەک کەسانی سەرشقامت لاتەوە بەڕاستی شتێکی ناشیرینە یان لەبەرەوەی من تووڕم کرد چی دوت کردم پێ دوتم لێمان دوورکەوە دوورکەوتمەوە وت خێزان پیاومەک لێرە تەواو ئەوە تا دوورکەوتمەوە دەی ئەو هاتیوە لای باوکم دوورخەوە باشە بەڵام بە ئوسلوبێکی جوانتر بڵێت تکایە کەنعان ئەوە دەناسی؟ نا ئەوە لە دوورەوە بەمە پەیوەندی بکە لە شسا بیرمەکەوە دوورکەوە ئەسەل بیرمەکەوە بیرمەکەوە بەڵێ کاک یوسف بۆ مەسەلەکەی ئەسکەندەر برادران وتیان چوونەتە ماڵەکەی ڕێک ناو ماڵەکەی توانیت بیگەیە؟ بەڵێ چارەشم کردووە باشە چێ بوو؟ هیچ کەسێکی بێبایە بیرکەوە جەنگیز بیرکەوە ئەمانە لە ناوڕاستی هۆڵەکە بڵاو بکەنەوە. تۆفیق لەگەڵ عەلی قسەت کرد؟ نا هێشتا پەیوەندی نەکردووە. ئەی دەزانی لەکوێیە؟ نیگەران مەبە. عەلی چارەی دەردی خۆی دەکا.
ئەزەل دەکرێن دێ قسە بکەین شتێکەیە شانی گرنگی پێدان بێ یانەوەتە تۆ شۆک و عەلی پرسیارە پیسەکانی ژیان لێ دەکەی تۆ بچی ئەوە هەی یانی چۆنم کەم تەرخەم ئەگەر دەزانی چ گەردە و لێک ناخم دەسوڕێتەوە بەڕاستی بواری ئەوەت هەیە قسەت لەگەڵ کەم ئەزەل بیری عەلیت کردووە هاتووی بڵێ عەلی بێ ئەوەی بە کەس بڵێ دوای ئەو شتەکەوتۆکە خۆی دەیەوێ پرسیارمە تۆ تەقیش کرد بەڵام نەیوت یارمەتیت لە من دەوێ نایدەم خۆت بەتەنیا بەڕێ دەکەوی یانی لە بنچینەدا شتێک دەزانی دواتریی هەیە عەلی کارێکی کرد بەڵام بێ پیلان و بێ بەرنامە و بێ عەقلانە لە ئەستیشی تەقیەوە بۆیە لەم ناوە دیار نییە ئێستا تۆش وتمای دوای بکەوی بەڵام مەگەر وا بکەی بۆمبەکە تۆش دەگرێتەوە ئینجا ئەنجا چی لەبەر چی ئەرمەتی نادەم چونکە لێ بێزار بووم ماندوو بم ئەوەندەی چاوم لە هەمووتان بێ بێتاقەت بم ئەوەندەی نیگەران بۆتان هیچتان بەسەر نەیە یانی لە مەودا فەرامۆشمان دەکەی ئەوەی لە دەستم بێ بۆتانی دەکەم با بزانین دەبێت چی بێ ئەو شتەی ئەزەل دەیزانێ و پێ نازانم چییە؟ نهێنیەک لەم هەڵسوکەوتەی تۆدا هەیە ناتوێ پێی بزانم هیچ شتێکی وان نییە کەم دەرخەمیش ناکەم ئەلۆ ئەیشان ئەزەل دەزانی پێشکەمێک کەنعان لەکوێ بوو؟ چیت دەوێت؟ نازانم لەکوێ بوو لەلای باوکم بوو لەبەرەوەی لە کاچیم کۆڵەوە بە خێزانەکەم هەڕەشەی لێکردم چ پەیوەندێکی بەمنەوە هەیە؟ ئەی لەگەڵ تۆ ڕێکەوتنمان نەکرد نابێت لەوێ نزیک ببینەوە نابێ ئەوێ پیس بکەین ئەیشان لەو ڕۆژۆ من ئاگام لە هیچ شتێک نییە ئەزەل جان باشە سەرێکی لێ دەدەم لەبەرەوەی پەیمانەکە شکان من ئازاری جاندەم ئەیشان دەڵێ من نەمشکاند لەوە خراپتر بووە کەنعان شکاندی ئەو لەم باشتر دەناسێت کەنعانێک جاریاسایەک بشتێنێ بە ئاسانی چا ناکرێتەوە باشە چیت لە من دەوێت؟ دەمەوێت ئەوە ساق بکەیتەوە کەنعان لە خێزانەکەم نزیک نەکەوێتەوە پەیمانتدا پەیمانەکەم پێ نەچێت لە هەر وێستگەیەکدا کارتی جان بەرامبەرم بەکاردێنی هیچ شتێ بەکار نایەنم ئەیشان لە دەنگمەوە تێ ناگەی بۆ خێزانەکەم ئەیشان خێزانەکەم پێویستم بە یارمەتیتە یارمەتیم دەدەی؟ ئەزەل لای تۆ سکاڵای لە من کرد؟ ببوورە بۆ وا دەکەی ئەیشان ئەی بشە بپرسم هیچ ئاڵێ بەڵام گەر لە دواتەوە بیکەم دەڵێ ئەوە چی ڕوویداوانیە؟ ئەو کچە چی داوە لۆ شتەی نرخم پێداوە؟ ئەیشان گیان کانان کوڕەکەی من لەوەیە کەنان مناڵەکەم بە نرخترین شتی من تۆ دەچیە ئەوێ و پرس بە من ناکەی
تازە زانی دیتر پێویست ناکە گەورێکی. ئەزەل خێزانەکەتی بێزار کردووە یان کاکت؟ شتێکی لێ وابەتە پێویستکە من بیزانم؟ کەنەعان لەبەر ئەوە دەپرسم تاوەکو بەرامبەر ئەزەل وەکو دەبەنگ نەوەستم. سەبارەت بە من هیچ شتێک نییە پێویستکە بیزانی. من هیچ کەسم نییە. ڕاستی بڵێ خێزانەکەت کاکت چنی هێنیەکیانێ ڕاستی بڵێ بۆچی دێشاریەوە؟ بەلای تۆ هەموو شتێک هێزەوانیە؟ هێزی چی ها؟ تۆ لەوە تووڕەنی کە چوومەتە و گەڕەکە. لەوە تووڕەی چۆن توانیم بچم، لەوە تووڕەی توانیم ئەمەد لێ بشارمەوە. یەکەم جارتە لە ژیان لەگەڵ کەسێکی بەهێز دەبی. بەرگە ناگری. بەرامبەر من هیچ گوێزێکە لەدەست نییە. یەکسان نین. یەکسانی چی؟ ڕوخێنەرێکی سەرکەوتوم شێت دەبی. قسەی هیچ مەکە. ئێمە لە هەمان لایەنین. پێویستە هەموو شتێک بزانم تاوەکو کارەکان بە شێوەیە. چێ دەبڕۆ ئەو لە کاری چی و حاڵی چی؟ مەسەلە هێزە. هەمووی ئەوەیە. ئەیوانە؟ کاتی خۆشی کە ئەزەل بەهێز بوو ئاوا بووی لەگەڵی، بەڵام عاشقی بووی ئاوات لەگەڵی نەکرد. ئێستاش ئەزەلت بە عەرز دادا. تازە تاخمەکە شقەت بووە. ئەیشان هەست بە خۆت کردووە؟ تۆ ئیتر ئەزەلت خۆش ناوێ؟ تۆفیق پێم دەڵێ عەلی لەکوێیە یان نا؟ چی دەکەی بە دوایدا دەچی؟ ئەزەل چی دەڵێ؟ ئەزەل دەڵێ لە شوێنی خۆتان دانیشتن نەڕۆن. ئازاد پرسیار لێ دەکا ئاخۆ لەگەڵی دەچی بە دوای عەلیدا؟ بەڵام ناچی. شوێنە بۆشەکەی عەلی پڕ دەکاتەوە. عەلی دوازار خەریکی چاپێکەوتن بوو لەگەڵ داواکاران. بگرە موعیدەکان. کە عەلی هاتەوە جێبەجێیان دەکا. بەبێ عەلی تۆ هیچ کارێکت پێ ناکرێ؟ لەوانەیە پێویستکە لەمەوە بیکەی. شەرمین یارمەتی تۆفیق بدەتاوە کە ئەو کارانە بەڕاستی و دروستی جێبەجێ بکە. ئافرین بۆ تۆ. هەموو شتێک لە جێ خۆیەتی؟ جەنگێز پرسیارێکت لێ دەکەم. پرسیارێکی زەحمەتە دانیشم؟ نا ئاسانە. ئەو ماڵە هی ئێمەیە؟ ئەو ئۆتۆمبیلانەی لە دەرەوەن هی ئێمەیە؟ ئەو جلانەی لەبەرتە هی ئێمەیە؟ کە مردین خۆ ئەوانیش لەگەڵ خۆمان نابین ها؟ پێویستە بڵێم مادە چییە؟ هەموو شتێک وەکو ناخمانە ئەیشان. ئەوە کەنعانە وەک پەت لە ملمانی بەستووە. شەرتان کردووە؟ لەگەڵ کەنعان؟ ناتوانین لەگەڵ کەنعان شەڕ بکەیت. کەنعان لە دەماردەدا تۆ شیشت پێ ناوەترێ و یەکسەر هەڵدەستی و دەڕۆی. ئەو شتانە لە منیش دەکاتن. وای لە تۆش کرد؟ خۆمان هەڵدەخەڵەتێنین؟ ئەیشان بێگومان خۆمان دەخەڵەتێنین. لەکەوێ ئەمە بە تۆ دەڵێم؟ بەڵام تۆ لەگەڵ کەنعان. من لەگەڵ کەنعان چی جەنگیز؟ قەت گومانی لە ئێمە نەبووە لەوەی شتێکمان کرد بێوانیە؟ چیمان کردووە؟ شتێک لە مێشکمدا هەیە بەڵام پێشوەخت دەبێت لە تۆی بگەێنم. بۆچی؟ چونکە من و تۆ کە یەک دەگرین دەبینە تیمێکی باش لەبەرەوە. یەکسان یەکسان دەواز یەکسانی بێنە. یەکسانی وشتم ناوێ من. ئێستا
من و تۆ ئێمە بووینەتە چی؟ یەک عاشق، یەک خۆشەویست، بەڵام ئەوانین وانە؟ دوو ژن و مێرد، ئەویش درۆیە. لە ڕاستیدا ئێمە ژن و مێرد نین. چی ماوە؟ سێ تیمی هاوڕێ، گروپ. جەنگیز، ئەوە دوا ساڵە ئەوەندە دڵم بەخشندە بووە. نامەی خزمەتکردن بوو؟ دوجار لەکوێ بوو نازانم. ڕێک وایە، هەروها ئەگەری چواری شەیە. چوار نهێنی پارێز. با ئیشارەت لەم خاڵە بدەین ببە بە نهێنی پارێزم. ئەو هەمایە پێمان نەکرا چونکە زۆر زەحمەت بوو، ینی ئەو زەمانە هەم دەبیە هاوبەشی کارم، هەم هاوڕێم و هەم خۆشەویستیشم. ینی نابێن هێنیەکانت بۆ ئەو بدرکێنی، بۆ خۆی نهێنیەکان بۆ ئەو هەنتاوەکو بیشارێتەوە ئەیشان. دیسان پەیوەندیەک نهێنیت ئاشکرا کردو جەنگیز؟ بەڵێ، جارێ پەیمان بدە ببە بە نهێنی پارێزم. منیش پلانەکانی خۆم پێ دەڵێم کە چیم کردووە. قسەکانت پێمانان جەنگیز. نەکەی 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 نەکەی. خۆشیکردن نا، نووسن لەسەر هەمان جێگا نا، دەردی دڵکردن نا، تەنها چوار. چی دەڵێی؟ با کاغەزەکەت نەبەن، وا دێمەوە. من خێزانێکم هەبوو ئەیشان. چی؟ خێزانەکەم، دایکم، بابم، کاکم، من وەکو هەموو کەسێک بەیانان هەڵدەستامەوە بۆ نانخواردن داهاتمە خوارەوە. هەموو خێزانەکەم لەسەر مێز. دایکم هێلکەوڕۆنی ئامادە کرده بوو، نانی سوورکراو یەکسەر بۆ ناوی. باوکم لەگەڵ کاکم دەمەقاڵەیان دەکرد، پێیەکانی من سەرمایان بوو وەک خێزان، خێزانێکی ئاسایی. جەنگیز لە ژوورەوەیە. بە من چی؟ من خێزانێکم هەبوو، لەگەڵ باوکم یاری شەترەنجمان دەکرد. لە مناڵە بەنازەکەی دەبردەوە، من قبوڵم نەدەکرد. دایکم ڕۆژی قبوڵی هەبوو، 26 هەموو مانگێک. دراوسەکان داهاتن، مناڵەکان لە عابەکانی منیان دەدسی. بە دایکمەم دەوت تۆ مەسەلەکە گەورە دەکەی. مناڵ بوو میتر، چیم گەورە دەکرد. منیش دەچوم هەموو لە عابەکانی خۆم لە دەستیان دەفراندەوە. هێشتا ماون لە عابەکان هەموو بەیەکەوە نووساو. لەسەر پشتی کاکم نەداهاتمە خوارێ. هاوڕەکانی بە منیان دەوت ئەسپەی سەر پشتی کەنعان، یعنی من پێشەوەی ببمە کەنعان هەمباڵێک بووم لەسەر پشتی کاکم کە خێزانێکم هەبوو کەنعان بیرکان نەبوو. چەند شتێک هەیە ناتوانم باسی کەمەیشان بۆ کەس، چەند شتێک کە ناتوانم بە هیچ کەسی بڵێم. ئەزەل خۆش بسپاس. کەمێ ماندوو دیاری کارێکی نوێم دەزیێتەوە، ماندووم دەکا. بیستم دام ناوە لە دەرفتێک سەردانتان بکەم، با من خەبەری ڕەمیز لە ڕاستیدا
هاتومەتە لای تۆ. ئەوە چییە؟ برا گەورەکەی کەنعان سەلیم بۆچی نامەی بۆ تۆ نووسی بوو؟ لەبەرچی بۆ تۆ ناردبوو؟ لەبارەی ئەم شتانە لەگەڵ ڕامیز قسە بکە. من بە بیرم نایە. چەندین ساڵ بەسەر ئەم شتە تێپەڕیوە. کەمێک بیرکەوە من چاوەڕە دەکەم. من هیچ نازانم. وام لێ مەکە لەبەر ئەوەی میوانی هەر پرسیارێک بکەی وەڵامت بدەمەوە. من میوانیم سەلمە خان. هاتوومە وەڵامێکم دەستکەوێ. غەزەل پێی وتی نازانم. وتی نازانم. ئەو نامەیە هیچ کات بە دەستی سەلما نەگەیشتووە. ئەی بۆچێ چوو؟ بۆ من هاتە ناو دەستی من. سەلما خێزانی منە. ئەو هەمیشە ئاوا بووە هەموو کاتێک. بەڵام ئەو لە منیش لەو چەندین نهێنیمان لە یەکتر شاردووەتەوە خوارزە. نە ئەو پرسیوێتی نە منیش وتومە. نەمان پرسی و نەشمان وت. پێویست ناکا بیزانم. نامەوێ هەر بزانم. من و سەلما خوارزە عاشقی خۆمان بە خوێن نووسیوە. تۆش هاتووی دەتەوێ ئەو خوێنە بسڕیتەوە و سەیری ژێرەوەی بکەی بزانی چی لە ژێرە. ئەیوانیە خوارزە دەتەوێ لەسەر هەمومان و هەموو شتێک هەڵدەیتەوە. لە پێناو بەدەستێنانی ئەو ویستت خۆت تەنیا مەکە خوارزە. مانەوە بەبێ هاوڕێیەتی لە بەرچاو ناگری. بەڵێ کەوایە خوارزە لە منەوە چاوەڕوانی چاکەمە بە ها. سەری پەتەکە دۆزیوەتەوە. بۆ خۆت دوایکەوە. دەی بڕۆ. ڕامیز ئەو شتانەی من نایزانم زۆر خراپن. لە پشتمەوە هەندێک کارت کردومە. دایک و باوکت بان کردووە. سەرماش لەوێ بووە لە لای سعیدی دوژمنم. بەڵێ تەلایەوە. چی پێوتی؟ پرسیاری شوێنی توێ کرد. ئەی باش تۆ چی دوت؟ وتم من پێشەوە دەچم دەی خافڵێنم. وتم چاوەڕێکم. ئێستاوە لەگەڵ پیاوەکانی دێ. وا خەریکە دێتە ژوورێ. بۆچی منت پرۆش بچکۆل؟ من تۆم نەفرۆش کاکە ڕامیز. ناونیشانی هەڵەمدا بە سەعید.
کەنان من هەرگیز تۆ نافرۆشم کاکە ڕامیس. الو كنعان كەنان و مەنعان نییە کەنان لە بیرکە ناتوانانی براکەنی خناق پێ سەلیم ئیتر بۆ خۆت بیری لێ بکەوە کە چ دەبێ لەمە دووە ئەو شتێ بەسەر کەنعان دێ ئەمن نا ئەتۆ بەرپرسیاری کاکە چی بەسەر هات؟ مرد. ڕامیس؟ چەند شتێکە ناتوانم بیڵم ئەیشان. منیش نهێنیم هەیە. لەوە دەترسی وەکو ئەزەل نهێنیەکە بزانێت؟ نا پەیوەندیەکی هەیە. لە هیچ شتێک ناترسم. ئەیشان چەنگێز ئەو خۆی بەچی دەزانێ ها؟ چەنگێز دەنگە گوێ لە ژنەکەت بگرە. ئەیشان و پیاوە شێت بووە ئەوەندەش بەرز نییە خۆی بەچی دەزانێ ها؟ باشە چەنگێز تکایە ئەوەی وتم ئەوە بکە خۆم چارێ دەکەم. چەند بەهێزی ئەیشان ڕێک وەکو من کەس وەکو تۆ بەهێز نێکەنان بانگەشەکەشت ئەوە نییە. تۆ لەبیرتە باوکت ماڵەوەی جێشت و دایکت خۆی کوشت. ساتی کوژرانی بەهارت لەبیرە ئەیشان؟ تۆ بڵێ ئێستاش ئەوەندە بەهێزبی؟ لە ترسی زانینی ئەزەل نییە، لە ترسی بیرکەوتنەوەی خۆمە. تێدەگەی ئەیشان؟ بۆ قسەکردن پێویستە بیرم کەوێتەوە. چێ سی ساڵ بۆ خاتری تۆڵە دەژی؟ من کەسم خۆش دەوێ؟ چێ ئاوا دەژی؟ من ویستم ئاوا بێ؟ تۆ چۆن تێگەیشتووی ئەیشان؟ قابیلە من ویست پێم ئاوا بێ؟ لەبەر کاکت؟ لەبەر ئەو؟ من خێزانێکم هەبوو. ئەو کاتەکان عەمبیرکان نەبووم. من کەی بوومە کەنعان بیرکان. مرۆڤ بیری خۆی دەکا. کەس هەیە وەندە بیری خۆی بکە؟ نەکەی. نەکەی. سووری ما عەفوکە چەنگیز. کێشەیەک نییە لە بەرامبەردا تاخمێک پەرداخمەوە بکڕە. چ تاخمێک؟ پیاوێکی تەواو هەڵبژاردووە بۆ شتێک. بابزانم بەقەدەر ئەوەندەی لە منی بەدەستێناوە بۆ من چەندە بەدەستێنێ. بۆ ئەم بابەتە هەندێک هەوڵدان لە گۆڕە هەبووە. خوافیز. چوار. وەڵامی ڕاست چوارم. چوار ئامادەم. ها ئەوەیان. تەواو. زۆر جوانە. بڵێ بزانم بەتەمای چی؟ پێتی دەڵێم ئەیشان. پێتی دەڵێم بەڵام ئێستا پێویستە بگەڕێمەوە سەرکات. گوێ لە کەنعان نەبوو کارکردنی ئەمە ڕزگار دەکات. یەکەم جار تەنها نهێنیەت دەشاریتەوە.
یەکەم جار یەک ڕۆژ ناخدە شاریتەوە. دواتر هەموو ڕۆژێ ئەو نهێنیە زۆر قوڵتر دەشاریتەوە. لە ترسی ئاشکرابوونی نهێنیەکەت نییە کە دەیشاریتەوە، بەڵکو لە ترسی ئەوەی نەوەک خۆشت بیرت کەوێتەوە لە خۆشتی دەشاریتەوە. بەخۆت دەڵێ بۆیە دەیشارمەوە تاکو و خۆشەویستانم بپارێزم، بەڵام لە ڕاستیدا بۆ پاراستنی خۆت نهێنیەکە دەشاریتەوە، چونکە ئەگەر بە کەسیشی نەڵێ دەزانی کە هەر نهێنیەک قوربانیەکی لە پشتەوەیە. دەبینم دووبارە گەیشتیوە ئاواتی خیانەت. ئاو هەیە؟ دەست خۆش. چەقۆ هەیە؟ باڵندەیەکی بچووک هەواڵێکی فراندووە. کەسێک بە ناوی ئەزەل لەم یەک دوو ڕۆژە چۆ بۆ هەڕەشەکردن لە یەکێ لە پاسەوانەکانی ئەو پیاوەی من کاری لەگەڵدا دەکەم. لەکوێ و باڵندە بچووکە؟ کەوت ئەزەل بوو، پێم خۆش بوو، بۆیە بێەوەی بە کەسی نیشان بدەم خۆم ڕۆستوم و منەوە بێشەرمەم گرت، بەڵام کە سەیرم کرد تۆ بووی. ڕاست دەکەی، کاری تۆ لەگەڵ من نییە. دەیجانە دەست لاقم بکەوە با بڕۆم. لەبەر خۆم دەموت چۆن سوودە و بارە دوخەوارێ بگرم بینیم لە ناو گیرفانی ئەمە دەرچوو. ئەوە چییە؟ کارتێکی بچووک لەسەری نووسراوە لێ دەوڕاکە. باڕێکە لە گەڕەکی کەنارکی ترپ، بەڵام سەیری ئەو ڕێکەوتەکە کاتی خۆی ئەوانەی زۆر ململانە ئێمەیان دەکرد ئەوەیە. ئەو کاتە شتێک هاتە مێشکم. چییە؟ داوای چەقوت کرد؟ نییە، بەڵام ئەمەم لایە. ئەی کوا کڵاوەکەت؟ چەنگیز کوڕەکەی خۆ، من عەلی گازگرم. تۆ لەو پیاوە بەغیرەتانە نی. ئەوانی تۆ مەترەقت بەدەستەوە گرت کۆ دەتەوێت لەسەری یەکە چی بدەیت؟ هەڵی نادەم. ئەو شەڕەفە گەورەی لە هینان فلیمەکان ناسێ. تۆ تا ئێستا دەنگی شکانی ئێسکت بیستوە؟ ئاوا خوێن بە خۆر بە دوم چاودا بێتە خوارەوە؟ وا مەڵێ چاوت زەق دەبێت کە پیاوێک دەگری
هاوار دەکا بە تایبەت پیاوێکی وەک من چۆن هاوار دەکا دەزانی؟ دەزانی؟ بۆ کوشتنی پیاوێک بۆ مەترەقەی دەستت دەبێت پیاوێکی زۆر خراپبی بەڵام سەرەتا پێویستە پیاو بی براکەم تۆی بێغیرەت ئەوە لە تۆ ناوەشێتەوە مرۆڤ هەر کاتە بێوەی دەگۆڕێ کاک عەلی ئێستا کەمێ پەنج بووە زۆر نیگەران بوومە بۆی ئێستا خۆی بەتەنیا ماوەتەوە خۆی ئاوای دەوێت بنێرە بەڵام هیچ کەسێک ناوێ ئەوە بەتەنیا بمێنێتەوە تۆفیق خەبەر بدە ئەزەل میوانمان هات کاروبارتان چۆن دەڕوا باشی خزمەتکردنەوەی کرد دیار نییە کە چێتە سوورە و چێ دەڕوا حەزەکە هێرە سەرێرە بمکەن کێنیوانی ها چێ حەز ناکە ئێستا بەچی گەیشتووە چیرۆکی گەورەبوونەوەی تۆ لەسەر شەقام ها ئێستا گەیشتوویدە لە 150-60 نەبیستووە منێتر بۆم شتە کشامەتەوە خەریکی کاری خۆمم یانی ئێستا ئێمە هەردوو سەری هەمان پەتمان گرتووە هێواش بەڕاکێشان ڕاست نەگەینەوە یەکتر ها خیاڵی سێر و سەمەرەت هەیە جەنگیز باش ئێستا ئێمە بەدوای سەراوگەرکردنی یەکتر نین حەز دەکەی بمێنەوە دوای ساعتێک لە شۆ گەرەتر دەبێت یعنی لەبیرت کرد تەواو ڕۆیشت وازە لە کەنعان هێنا ئەیشان ئەو سەردارەی براتی کوشتی لێ دێ لەبیرم کرد و ڕۆیشت کەوایە باشە ئیتری شتێک تۆ تووڕە ناکە باوکە هیچ هەواڵێکی عەلیت لا نییە بەڵام گەر عەلی شتێکی بەسەر بێ تۆ گوێت لێمەوە نییە من چونکە کەس بە دوای نەگەڕە باوکە گەر پرسیاری ئەوەش دەکەی کە دەڵێ ئەو پیاوانە بۆ هیچ شتێک ناکەن کەس نییە شتێک بکە دنیایەکی نامۆت هەیە تۆفیق لەگەڵ ما پەیوەندیت پێوە دەکەمەوە تۆفیق هاتەوە وا دێمەوە دڵت لای عەلیە بەڵێ خوا بیپارێزێ چی هیچ منیش زۆر بیری تۆم دەکرد باشەوانە باشە ببینینی تۆ خۆشحاڵ دەبێت وایزانی بۆ تۆش قاینی سەلیمی براشتەوە بینە خۆشحاڵ دەبێ زۆر نیگەرانی تۆ بووە دوێنێ تۆ لە گازینۆ نەبووی من لێیە بووم بدبینایە چەند پەریشان بوو سەعید حساباتی لەگەڵ دەکا بەس بڕۆ با بتبینێ لە مەراقان دەمرێ بۆ خاتری من دەمەوێ نابێ
خاینەکان هاتوون. بڵێ ئێرە حەشارگەتانە. تۆ باشی؟ تۆ لێرە بە منیش دەچمە دەرەوە سەلمە. هەندێشت دەکڕم. کاکە تۆ ژاگەر لە خۆت بێ بە قوربانی چاوت. ئەسڵەن تۆ ئاگار لە خۆت بێ نەگیرەی. دە سەعید؟ جێزە خواردووە. جارێک هەڵم قەڵەتان. دواتر زۆر ئاسانە. کەنان. من سعید دەکوژم. کاتی کوشتنی هاتووە. ئیتر ئەو دژمنی تۆشە ئاشکرا بووی. لە هەموو لایەک خوێن دەڕژێ. بەڵای تۆ لێرە باشە؟ بەڵام بە کەڵکی گۆرانی بێژان نایە. ئەوە چی دەکەی؟ هەوڵ دەدەم نیازت بخوێنمەوە. وتم ئێرە باشە؟ بۆ کەنعان دەڵێم کەنعان. خێزانەکەیم بینی ڕامیس زۆر لە خەمی ئەودان دەوڵەمەندن بەهێزن. وتت خوێن دەڕژێ. کەنعان چی بەسەردێ؟ هێشتا نازانێت چێک بگرێ. ئێرە بۆ ئەو گونجاوە بزانێک ئەو ماڵێکی هەیە، خێزانێکی هەیە. منیش خێزانم هەیە. لەبیرت کرد من دەچمەوە عەنتاب و دێمەوە. لەبیرم نەکرد ڕامز. باش ئاگادارم کە تۆ ژن و ماڵت هەیە. یانی ئەوەی کەنعان جیاوازە؟ یانی ئەگەر لەوان بێزار بوو بێ لە منیش بێزار دەبێ؟ ڕێگەکە نزیکە ئەو کات یەکسەر دەچێتەوە ماڵێ. دەینێریتەوە؟ هەمیشە سەیری پشتەوەی چاوەکانم دەکەی ئاخۆ چیم شاردوتەوە؟ کەی سەیری ناو چاوەکانم دەکەی بچکۆل؟ چی؟ هیچ. مەبەستم تۆ گەر تۆ بوای دەڕۆشتی؟ گەرمە شوێنم لە خێزانێکی ئەوها هەبوایە؟ توانێ ژیانم هەبوایە لەگەڵیان؟ یەکسەر دەگەڕامەوە ڕامیس. بۆ نەتکرد. بۆ ڕامیسن نەدا بە سەعید. ڕێگایەکەم پێ بڵ برایەکەم. چۆن تۆ لەناو ئەمانە دەربێنم؟ هیچ ئاگەرێکم هەیە؟ کەوایە ڕێگا سەلامەت بێ. چی بکەین؟ چۆن؟ ڕێگەم دەدەی؟ یعنی قبول دەکەی؟ بە یەک مەرج. با ئێمەش ڕامیز بناسین؟ چێ ئەو پیاوەی تۆی لێمان دزیوە؟ حەقی دەدەیتێ سەیر کە دەشی بینی. حەقی دەدەیتێ کەوایە چۆن بچینە لای؟ چۆن بیکەین؟ باوەی لێ بکەین. با لە شوێنێکی تەنیا یەکتری ببینین. شوێنێکە سەعید پێی نەزانێ. کوێ باشە؟ دۆزیمەوە. پارکیلۆنا. شەوێ سەعات 9 لە پارکیلۆنا. باشە. سیر کە بەڕامیز ناڵم با بێتم فاجا. تۆ ئاگادار بە سەعید پێ نەزانێ. بە هیچ کەس نەڵێ. باشە. متمانەم پێ بکە.
پەیوەندی بە گازن و قارەگوزلمەوە بکە چاوم بە سەعید بکەوێ. باشە. عەلی نیگەرانت بوو. یانی نیگەرانت بووین. بەڵام تۆ کچێکی خوێن سارد بووی. کچی خاڵۆ نیم یانی ڕادێم. جەنگیز داوای چی کرد؟ کەمنی ئازاد کرد لە بەرامبەردا چی دەویست؟ هیچ شتێک. خۆی بەریدای. ئەوە دیارە بێگومان پلانێکی هەیە. ئەو یوسف ئەیرە هەیە. ئەو پیاوەی تووڕەمان دەکا و بەرەبەر مامۆستاوە. دەنجی جەرزەمینی کەنعان. ناکە بڵێ جەنگیز لەگەڵەوە. جەنگیز جگە لە خۆی لەگەڵ کەس نییە. بەیانی کاری ئەو برادەرەی وتان کۆتایی پێدەنین. ئەو قەرزەوەر دەگەینەوە کە ئەسکەندەری پاسەوانی یوسف ئەیر حاشای لێ کردووە. سەرڕای یوسف جەنگیز چی دەڵێ؟ جەنگیز هیچ دەنگ ناکە. هەروەکو چۆن عەلیشی بەڕەڵا کرد. جەنگیز لە ژێرەوە لەگەڵ یوسف یاری دەکاوانیە؟ لەبەر ئەوە ڕێگە بە ئێمە دەدا. یانی هەر ئەوە متمانە بە جەنگیز بکەین؟ داوای عەلیتان دەکرد. بگرنەوەش عەلی. دەتانوو بە بچین ئەسکەندەر تەمێ بکەین. ئەوە تا دەیکەین. کازە سپاس دەکەم بەڵام لە ڕاستیدا تۆ هیچ بۆ من نەکردوانە؟ تەنها قسەیەکی چێنەت کرد. گەر جەنگیز پلانێکی نەبووایە ئێستا لە ترسەی چوو بوومانە؟ تەفۆ عەلی تۆ لەگەڵ من دێی ناڵێی نا. بۆ پیاو هەیە بڵێنە؟ تۆفیق ئەو بەڵگانێک کە لەگەڵ عەلی بەیەکەوە بوون لاتە؟ ئەگەر بەیانی زوو نەهات تۆ لە شوێنی ئەو دەست پێ بکە. هێواش باوکم باگادێ. باشە باشە ئەوت بێدەنگ بووم تەواو تۆش ئاگاداری دەمت بەدەنگت زۆر بەرز نەکەیەوە باشە با تووشی بەڵایەک نەبین. زۆر باش بوو هیچ دەنجی لێوە نەهات. وەسبەکچە ئێستا بەخۆ بەدەمانچەوە دێ. تەفاهمین یەکسەر لێ دەدا. سەیری ئەوەکە هاتوومە لای خاڵۆ پاڵکەوم. بۆ کوێ بچم؟ سەرەوە لەگەڵ باوکم خاوە. خاڵۆ لە ماڵی خۆی لێمان دوور کەوتەوە هاوڕەکەشم لەسەر مردن جێی هێشتم. نا من بازل باوەڕ ناکەم. شتێک هەیە سێکە چۆن هەڵدەدا خۆی تەنیا بکە. بۆ خۆی پێی گوتم هەنگاوێکیشم بۆ تۆ هەڵنەهێنا. نا نهێنیەک هەیە. ئەو پیاوە لەبەر تۆ تووشی زۆر شت هاتووە ئێستاش دووبارە توی وەرگرتەوە یانی لەبەر دەمە خاڵەیەک بە تەنیا جەت دێڵێ. لە ساتی ئەو دەمەقاڵەیەوە نەدەبوو کەس یەکتر بەجێ بێڵن. ئەوە مانای چییە؟ واتە مەرجەکان گۆڕاون. هەتا ئێستا ئەوم بە تۆ گوتووە بە دوای چەند کەسدا ڕام کردووە دەزانی؟ ئیتر لەمەودا لە دوای هیچ کەسێک نامێنمەوە کۆتایی هاتەوە.
لە ماوەی چەند ساڵێک چەندین گولەم بەرکەوت. دوو ئەوەندەش مرۆڤم کوشت. من دەمەوێت بە شێوەیەک بیرکەمەوە وەک ئەوەی هیچ شتێک نەبوو بێ. تۆشی تر باسی ئەو بەشیان مەکە. کام باش دەڵێ؟ مەبەستم مرۆڤ کوشتن ئەوانە. الله تاو ئەو بەشیان بۆ دنیای خەیاڵی تۆی لێ دەگەڕێم. ئەوە تەواوە. ئیدی ئارام بە. باڵندەیەکی زۆر بەهەستێ ها؟ نانا بەڕاست وانی؟ بەڕاستی وای؟ زۆر ماندوو بوومە ئیتر قەت نایەمەوە بۆ ئێرە. ماندوو بووی وانییە؟ چی بکەین؟ شەرمین سەرمات دەبێ. کوڕە تۆفیق من زۆرم خۆش دەوێ. بەڵام کە خۆشم دەوێ خەمباریش دەبم. چۆن ینی؟ ینی وەک بڵێ 10 ساڵە خۆشەویستمی وە بەیانی یەکسەر پۆلیس دێن و دەتبەن. دەترسم ئاخر دڵم دەکوشێ و من دەمەوێت لە ناودەستەکان بم کە قسە دەکەم. دەمەوێت بڵێم مەڕۆ. ناڕۆم نا. مەڕۆ تۆفیق. کچێ چۆن من دڵم دێجێت بێڵم نایەڵم بفوتی. ئەم شتە بم کاتە لەکوێ هات؟ ئادەی سەیرت کەم گیانەکەم مەگری گیانەکەم. ئەودە مەگری کچێ سەیری من کە. چی بووە؟ هیچ شتێک نەبوو هەر لە خۆڕا هات. تەواو تەواو سێکە منیش هاتم. ئەو جا گریانت هات بە من بڵێ باشە تا من بێم و دڵت بدەمەوە. پێت دەڵێم من بۆ خۆم هیچ شتێکە لێ ناشارمەوە. پێم بڵێ جانەکەی من جانەکەم ئەو کچە جوانە منی خۆش دەوێ؟ خبر بدە ئەزەل کە ئێمەوە بەرەو ئەسکەندەر دەچین. ئەو بەدەمی خۆیتی و کارە جێبەجێ دەکەین. تاوانەکەی لەسەر من نەما. وەزع چۆنە؟ باشە. بەیانی ڕات کرا؟ هیچ نەخەوتم و ڕۆیشتم. منیش زۆر نەخەوتم. باشە جارێ خۆ حافیز. پێنەکەنی دەنادەم و لووتت دەشێنە.
تۆی برد یوسف تۆی برد بەڵێ بردمی لە ژوورێکی کردم هەوڵشی دابشم کوشێ بەڵێ ئەرێ چەند هەوڵمان لەگەڵدا ها 10 ساعات 4-5 دوایشتم بخۆینەوە دواتر بۆ ئێرە هاتین لە ڕێگا بیرۆکەمان گۆڕی ها بەڵێ بیرۆکەیەکی نوێ هاتوو دەربێن و پاشان گولێک لە تەپ سەرچی دەمو ئاو بێنەوە دەستت بشۆ وا مەکەن تکایەوە مەکەن کاگەزەل هەزەل و مەزەل دەیتەن یەک هۆکار بەم بڵێ تا نەیکەم لە ئەسکەندەر بچکۆڵ با من یارمەتی بدەم قەڵەمت پێ کوڕە چیت دەوێ؟ دایکم لە ماڵەوە نەبوو. بڕۆ لێرە. باوکە. باوکە ها؟ باوکی مەمەد وەرزانی ئەو باسانی لەبیر دەکەم؟ دایکم باش نە باوکە. دایکت باشە، ئەو هیچ نییە. تۆشە ترسی باوکە واتە دەیبینم. ڕێگە بدە سەیری بکەم. تەنها دەیبینی و دەڕۆی. خێزانەکەی من هەمیشە بەهێزە، ئێمە تێدەپەڕێنین. عمر لێرەمە دایاجان. ئەها شکر خوایە من بۆ خۆم خەونم بە کوڕەکەمەوە بینی قسەم لەگەڵ جەرگەکەم کردوتی دێمەوە هێناتەوە؟ چی؟ مەمەد ئەی نەدت دەیهێنمەوە وافانی لێی بۆ دەچنم. دایە مەمەد نایەتەوە، من ناتوانم بهێنمەوە. مەمەد مرد دایە. بەفاینلەکەی بۆ تەواوکەم دەبینی چۆن لەبەری دەکەم کە بچووک بۆ هەر هاواری تۆی دەکرد. تێگەیشتم ئەسکەندەر ناو ئەو کەسانە دەردەکەون وەک ناوبانگە چکاتی گوێ لە من بگرە ئۆتۆمبیلی خۆتە پارێ بانکی خۆتە هەمووی لە دەستی تۆدایە واز لەوە بێنە ئەم جۆرە ڕووداوانە نێوانمان تەسک ناکاتەوە حەقت بەو کارەوە نەبێ با پێت بڵێم بۆ خۆمی لێگەڕێ ئەو بەم بەیانیە کام بێبەخت تووڕێی کردو ئەوە دەنگی کاگەسکەندەر بوو دوای قسەیەکی لەسەر دەکەین وتت پیاوەکانمان چارەسەریان کردووە ئەوەی وتت کردم چوون پیاوەکەیان هێنا ناوی تویان هێنا بوو تۆش وتت ناوی من بەسە جا بەس نییە دواتر من تێگەشتم کێ بە دوای ئەسکەندەرەوەیە کەسێکی سعازی پیس بەو ناوە ئەزەل چی؟ دیسان ئەزەل لە شوێنی خۆی دانانیشێ ئەو ئەزەلە ئەو وسمان ئیتر گرنگی بە بابەتی ئەزەل نادەین بەڵام ئەزەل دەڵێ ناوی تۆ بەس نییە یانی دەیەوێ مێشکم تێک بدا بەیانی زوو لەگەڵ سیخوڕەکەی ناویان قسەم کرد ئەزەلێکی لە پارێزەرەکانی لە یوسف جدا کردوێتەوە بە ناوی ئەسکەندەر ئەو کەسەش نامێ بیزانم من دەمەوێ ئەوە بڵێ لەکوێ دەژی دەکرێوم بۆ بدۆزیەوە لە شوێنێکە بناوی لێ دەوڕاکە ئەها ئەو شوێنە بوو کە لە نەخشەکەدا نەماتوانی داگیری بکەن ئەزەل لەوەیە ئیترۆ شوێنە تۆوەتە دەم کارە چارەسەر دەکەم یوسف ئەو پرۆژەیە خەونی گەورەمانە یانی لەناو ئەو هەموو پیلانەدا
ئەی بە بڕۆ ئەو مناڵە بوەستێنە بازارێ نانی بەیانی بخۆین دواتر دەچم بۆ ئەو شوێنە و سەری ئەو پیاوە پەر دەدەم سیرکە ئەمە شتێکی باشە ویست بە یارمەتیەیە؟ بێگومان تۆ باش دەیناسی یارمەتی شتم ناوێ نانی بەیانیشم نەخوارد کوڕە خۆتۆ بەڕاستی مناڵی بچکۆل ئەوە چەتەکان بە دوامانەوەن ئێمە شاتوین سواری ئەسب بین نا دڵم با کەمێ سەری پەتەکان بەردن کاکە پێدە با کەمێ دڵمان خۆش بێ کاکە ئەو ژیاناوە ناچێتە ڕێوە بێزار دەبین تۆش نافەرمی سەلما بۆ ناویاری بەتەنێ ئەیوانە ماوعودەکەمان چۆن بوو وایە تر بەڵام خوا بکا لە بەلاش نهاتبین کاک سەلیم ئەو جارە چۆن براکە ڕزگار دەکەی چۆن ڕازیت کرد درۆم لەگەڵ کرد ئاگەر لە خۆت سەرماتە ئەوت دەمێ؟ بۆ سەیری سەعاتەکە دەکەیت و دەوەستی؟ سەلما چوو بۆ توالێت ئەو کچە دەخوازی؟ وەستە کاکە جارێ خواستنی چی؟ چی خۆ بەتەمانی تا کۆتاییژان لەگەڵم بمێنی خۆ بە یەکەوە خانوو ناگرین ڕۆژێک دەڕۆی ئەیوانە؟ ئەو جاوەرە ئەو قسەیە لەکوێ هات بەم کاتە کاکە ڕامێز هەمادەی کاکە؟ جوانە لە پارکی لۆنایە ئەوەی ئەو گۆشەیە زۆر باشە سەلیم کارێکی باشت کرد کاک سعید گەرموویش برایەکەم زەرێری بەرکەوێ هەر پیاوە و خاوەن قسەی خۆیەتی کاک سەلیم کاری من لەگەڵ ڕامیسە ڕامیس خاڵۆی گەورەی دەیخوا لەگەڵ لێرە بە دواوە کاری خۆمە کەوگەڕەوە
با دیسان بیکەنەوە دڵنیامە بجارە لێ دەبەمەوە تخۆ با بچین بیکەنەوە بزانم چۆن لێ دەبەمەوە تۆ عاشقت لەو بردەوتەوە لەو باشتر کەوایە باشە ئەو پیاوانی کە نازانن بە جوانی چاک بگرن تەنها دەتوانن لە عشق سەرکەون ئاواشی لێمە کە گیانە دەزانین بیگرین بەڵام ئەم بەیانیە وتیان نازانین چەک هەڵگرین ئەدەی تۆ چەکەم بدەیە ڕامێز دەمانچەیەکی تریشم لەلایە خەمت نەبێت سپاس بۆ ئەو کەسە ئێمێ بەیەکیان ڕەمیز سەلما دوورکەوە لەوێ دوورکەوە دەی باش منێت گر سعید سیرکە چەکشم کەوتە عەرز خراب منێت گرتووە کوڕە چۆن بە ئێمە زانی لە هاوڕەکەت بپرسە ئەو چی دەڵێ کەنعان سوزانم تاقیبمانی کردووە کەلاکرد لە ناو خوێندە گەڵدێنم ڕەمیز بەڕاستی دواتر دەچم دەستی ئەو کەسە ماز دەکەم کە ئەمنی هێنایە ئێرە چێ دەزانی کێ دەیکەنان دەی چیت کرد بچکۆل من دەم کوشت درۆزنی پیر هاین متمانەم پێ کردی من متمانەم پێت کرد بۆ ئاوات کرد تا تۆ بگەڕێنمەوە وتی تۆ دەکوژم وتی تۆ بەرپرسیاری بۆ خاتی برایەکەم کردم براکەت کردە قاتل قاتل بیستێت سعید دەویست بڵێ دەویست بە ڕامیز لە تۆڕێت نیشان داوە تاوەکو نەیڵە کوشتم چیت کرد؟ ئیتر براکەت قاتلە کاکە پیاوم کوشت ڕام کێشاو لێمدا ئیتر براکەت قاتڵە ئێشە دەتەوێت من بگەڕێنیتەوە کەنعان
منیش بۆ خۆمدام نابووەوە بێ. کەنعان کەنعان گەشتیاریت خوێندووە؟ بەڵێ. لە ئوتێلە گەورەکان خزمەتت هەیە؟ لە ئەمریکا بڕوانامە و شتیوات هەیە؟ لە چەک دەزانی؟ هاجیان وادانە لێرە شتێک ڕوودەدا چی دەکەی؟ کەسێک کە منیش ناناسێ دەماچە دەخاتە سەرسەرت. ببوورە کاتەمەشا دەوروبەریت کە ئێرە بە کەچی جوێلان نایە. پێم بڵێ تۆ بەڕاستی دەتەوێت لە شوێنێکی وەکو ئێرە ئیشکەی؟ دەیکەوە من بە یارمەتیتان. سەرچاو ئەوەی تر بابێ نۆرەی چییە؟ تەمەنێت؟ 29. لێرە نووسراوە 5 ساڵ خزمەتت هەیە. چونکە 5 ساڵە کار دەکەم. سیروس لە ئوتێل سیروس کار کردووە؟ ڕێک وایە. ئوتێلەکەی کاک ئەحسان ئەو پیرە بێخەوە هەر لەوەیە؟ کاک ئەحسان ئەیترواز لە شوێنەکەی ناهێنێ. با قسەی لەگەڵ کەم بزانم کەسێکی چۆنی. دەبێتە سەرچاوەیەکیش بۆ ئێمە. کێشەیەکەیە؟ نا بپرسە. سەرەسە. کاک ئەحسان دانیشە. پەیوەندیم نەکرد. بۆچی درۆم لەگەڵ دەکەی؟ ئەی تۆ بۆ درۆ دەکەی؟ بە درۆ پەیوەندیت کرد. تۆ خواردت جوانێ من نەم خوارد. پێناسەکەم دەڵێم گەر ڕاستی بڵێم لە کار وەرم دەگرن؟ بڵێ بزانم. باشە. تەمەنم 25 ساڵە لە هونەرە جوانەکان دەخوێنم. پێشتر لە هیچ باڕێک کارم نەکردووە بەڵام باش لە بار دەزانم. قەت ناخۆمەوە بەڵام لە خواردنەوەکان دەزانم. کتێبم فرۆشتووە. لەیانەکان چام فرۆشتووە. تا ئێستا هەر پارەیەکم قازانج کردوێ بۆ خۆم بۆ شاگردی کەس نەبووم. هەروە هەمیشە درۆی باشیم کردووە. یانی بەم ڕۆژەوە. مەرجەکانی ئێوە چین؟ موچەکەت بە ژێرەی لێ هاتوویت دەدەینێ؟ هەفتە 1 ڕۆژ پشووتە و 1 ڕۆژ بۆت هەیە دەوامت بگۆڕی. ئەگەر ئەو جارە درۆ بکەی لەوەش باشتر دەکەم. خۆمان پەیوەندی دەکەینەوە. باشە. ماندوو نەبن. ببوورە. جێبەجێتان کرد؟ شایانی نییە. بە بڕوای خۆتان کارێکی گەورەتان کردووانە؟ لەوە باشترە وەک سەی پێستای لەوێ بۆ ئەوێ بەبێ کار بسوڕێنەوە. لە سەرەتاوە هەڵە بۆ عەلی ئەوانە دووروژان دێن و ئێرەمان بەسەردا دەڕوخێنن. ئەو کەتە چی بکەین؟ پیلانێکت هەیە؟ دەچین بۆ شوێنێکی تر. ئەوە چی ڕوودەدا لەوێ؟ لە شای عەلیدا گیرفانی ئەزل پڕ دەبێت. ئەوەی دوێنێکرد سوودی بۆ کارەکەمان هەبوو بەڵام ئێستا پێویستەکەمێ ورتر کارمان بۆ بکەین. ئەو شەو چی ڕوودەدا؟ هەمومان لەوەی. نەخێر نا هیچ کەس تەقەوشت ناکە. کەسیشی بەسەر نایە پەیمان. تۆ جاسوسی ئەمەی شتێکی بەسوودمان پێ بڵێ. چیتر؟
خواردنەوەکان گەیشتون هەمووی باندۆری ساختەیە قومارخانە لە دواوەیە لە سەرتاوە دروستیان کردوتەوە باوکو قومارچیەکانش دەچن بۆ یاری جاسوسەکەمان ئەمانەی وت چۆنی خزمەتکار لە ئەست من تۆ خزمەتکاری هیچ نی تۆ کوڕم بۆ ئەوە پەیوەندیم کرد بام شەو سوودێکمان بۆ شارەکەمان هەبێ ئەمە لە نیشتیمان پەروەری خۆمانە بە هەواڵێکت پێدەم ئەو قومارخانەیە یاسایی نییە بەڵام خزمەتکار باوەشت پێ بڵێ مۆرێکی وای لەسەردا هیچ کەسێک نەتوانێت ڕەشی بکاتەوە جگە لە خۆم ئای کە زۆر دەڵێ بێگومان وایە لێی ماڵاوە ئەوەندۆکە بۆ خۆت باشتر بەڵام بەهۆی ئەو ئامادەکاریانە لە هەموو دەردەکان ڕزگارمان دەبێ لای تۆ هەموو شتێک وەت جۆڵانەیە ئەم پیاوانە ناتوانن چڕکی ئەزل لەم دنیاە بکەنەوە لە پشتۆدارێکی وەک سیکۆتین هەیە بەڵێ با یەکسەر ئەو دار هەڵ نەکێشین بەڵام دەڵێم جارێ با بە باشی ڕای تەکێنین ها با ڕای تەچێنین ئەو کتەچکارێکی لێرە هەیە نەماوەت بە خۆمان پەیوەندی پێوە دەکەین بەیانی وام پێوت ئەو هەموو ڕۆژی ئاوادیە دادەنی شێو داوای کار دەکا هەر زوو داوای کار دەکا کاکە هەرێ بۆ چەند سعات ئەسە لەو قومارخانەیە نهاتەوە نازانم بەو کچە بڵێ با لەبەر دەرگا چاوەڕێکە تاو کاتەیە زەر دەگەڕێتەوە بیریت کەوتەوە ئای چیم لێ کردی ڕامیس من پەتی تۆم پساند من فایلەکانی تۆم ئامادە کرد هەر خۆشم بۆ سەرۆک وەزیرگانم نا هەموو گرێیەکان خۆم کردمەوە نێنی خۆت و هاوڕێکانت من ئاشکرام کرد دەمیر یوسف من بانگەوازەکەم ڕێک خست بەڵگەکان من جێگیرم کرد ئێستا بیرت کەوتەوە ڕامیس من لێ پێچینەوەم لەگەڵ کردی ئەوەشت بیر کەوتەوە ئەرێ بۆ چەند ساڵ 19 ساڵ من تۆم ناردەبەندی خانە ڕامیس ڕۆژانێکی خۆش بوون وەکو تکساس بوون ها وانە تەکزاس سەراوگێڕ بووە ڕاست دەکەی ئەو کات لەسەر داوای کەنعان تۆم پاڵخست ڕامیس هەرێوە چیوە بابا دەتانەوێت چی بکەنا چ بووە بابە چ بووە خۆشی ئەو خەڵکە بۆ تێک دەدەن چیان کردووە باش تۆ باش تۆ زۆری بەسەر چووە گەورە بووی نامناسیتەوە ئاوا بمناسەوە مامە گیان لەو پیرە دنیاە حساب بۆ پیاوانە ناکەم کە تۆ حسابت بۆ کردوون پیاوانی زمانی کۆن سعید لەویش گەورەتر بوو سەلما بوو چیە بەو ژنە ناوی چی بوو ئەو قۆناغەشم بڕیوە
بزانە چی دەڵێم کەنعان لەویش گرنگتر دەرچووم من کەسێکی تایبەتم لەو نێوانەدا کەسێکم لە تۆ ناترسم ڕامیس من تۆم گرت و لە عەرزم دای لە بەرامبەرم لەرزی هەر پێت دەوتم ئەفەندی داوای لێبوردن دەکەم لە کاتی لێ پێچینەوە چاکەتەکە داخست بەبنی پێڵاوەکانم لەسەری تۆمدا ڕامیس بیرت کەوتەوە؟ چاکت کرد بە بیرت هێنامەوە بیرم کەوتەوە ئێستا بەو تەمەنەوە گەنجێکت لە پشت خۆتدا شاردۆتەوە منی ژەم شەو دوکانێکی ئەوم لەگەڵ زەوی کردە یەک ئەم دنیایی تۆ بڕامیس لە سەردەمی بەردی دوایی بۆ هی من ئێستا دەڵێم تۆ دەتوانی لە بەرامبەرم ڕابۆستی بەڵام قاچەکانت ئەرز ناگرێ پیری خەلفاو شەرم لەو حاڵەت بکە لەبەرەوەی پێیەکانی من عەرز ناگرێ و ناتوانم ئەستمەوە و دەست بخەمە گەروتەوە دەمیر یوسف بەڵام سەرت پێشۆر دەکەمەوە و پێیەکانم ماچ دەکەی تەنها دەمت ماوە و قسەی پێ دەکەی هێشتا پیاوەکانم باش کار دەکەن یوسف تەلەفۆنەکەت وەڵامدەوە تەلەفۆنەکەت وەڵامدەوە بەس ئەر یاریدا هاتم وانییە؟ پاکن فەرمادەم هەموو بوتڵەکان پاکن هیچی ساختە نییە بەلە بکەن دەی زوو دەی دەی زوو کات مەکوژن بڕۆن دەی بڕۆن چی دەستکەوت چەک بەڵگەوشت دەفتەر چی چۆن هیچ شتێکی ساختە نییە گەورم ئەمانە چێن چی دەکەن لێرە هاتوونە ڕۆژی لەدایک بوونیان پیرۆزکە هەمویان لە 18 ساڵ زیاترن لیستەی خۆراک تەواوە لەسەر مێزەکان وێنە هەیە لیستەی خۆراک مەتبەخ توالێت و شت پاکە هەمووی پاکن گەورم یانی ئێمە هاتوینەتە پاکترین یانەی ئەم شارە بەدڵتانە تۆم هیچ لەبیر نەکردووە دەمیر یوسف هیچ لەبیرم نەکردووی دوای ئەو هەموو ساڵە هیچ کات بۆ دەقیقەیەکیش تۆم لەبیر نەکردووە یوسف تۆ بۆچی لێرەی ها؟ واتزانی دەبێتە مفاجعە ها یوسف ڕێککەوت سێری ناو ئەو فایلانە بکە هیچ شتێک کە بەسەر ڕامیز قەرەیسکیدا تێپەڕ بوو بێ ڕێککەوت و مفاجعە نەبووە ئێستا بوونی تۆ ئالێرە 40 ساڵە چاوەڕوان کراوە دەمیر یوسف دەڵێی بۆچی ها؟ چونکە من تۆم هیچ لەبیر نەکردووە من ڕاتەکەیشێ بەرامبەر خۆت تۆ شێت بووی ها؟ ئێمە شێتی سەیری ئەو پەنجەرانە بکە سێبەرەکان دەبینی دەبیر یوسف سێبەرەکان دەبینی دەزانی ئەو سێبەرانە کێن دێتەوە بیرت دەتەوێت شار لەگەڵ من بکەی ئەوان هیچ تۆیان لەبیر نەکردووە هیچ خراپەکاریەکانت ئەزیەتدانەکانت ئەو کەسانەی کە تۆ خێزانەکەیانت وێران کردووە لەبیریان نەکردووی تۆ ئەوانت بەبیر دێ؟ لە ماوەی 40 ساڵدا زۆر هاوڕێیەتیم کرا دەمیر یوسف لەگەڵ ئەوان لایەنێکی هاوبەشمان هەبوو دەزانی چی بوو؟
تۆ بووی تۆ لە ماوەی 40 ساڵدا ئامادەکاریەکی زۆرم کرد زۆر کەسم پێگەیاند بەڵام یەکێکیان تەنها بۆ لە ناوبرنی تۆ پێم گەیاندووە تەنها بۆ تۆ ئازاد بە دەنگێکی نزمەوە بیڵێ گوێی لێبێ دێ مێشکم دەخۆی ئەها ئەم ناوە جۆن پاکەوە هیچ پاچە شوشەیەک نەمێنێ تا ئێستا ئەزەل یاری بە ئێمە کردووە من ئێتر مێشکی خۆم ماندوو ناکەم کارم تەواو بوو خۆم کۆ دەکەمەوە بەرەو ماڵەکەمان دەچین ئەوێ ئێ باشە بۆچی بە ئێمەی نەوتووە لە ڕەسیدا وتی بەیانی ها مێشکی من تێکەڵی کردو یانی جەنگیز دووبارەوەی فرۆشت بێگومان هاتوو بینی و هەواڵیدایە پۆلیس بەڵام خۆی کەوتە تەڵەکەی خۆیەوە وایە ئەویان لە ئەزەل بپرسە ئەزەل لەکوێیە هەموو کەسێک نهێنی دەشارێتەوە هەر کەسە و بە دوای نهێنی پارێزێک دەگەڕێت تا تاوانەکەی لەسەر سووک بێت تا بارەکەی سووکتر بێت تا بگەڕێتەوە و سەیری خۆی بکات بۆ ئەو باشترین نهێنی پارێز بێگانەیەکە کاک ئەزەل چونکە درکاندنی نهێنیەکانت لای بێگانەیەک واتە سیرکردنی ئاوێنەیە کە هیچ نهێنیەکی تێدا نییە ئەوە منیش ویستم قسە لەگەڵ بکەم بەڵام کە پۆلیسەکان هاتم ڕێک نەکەوت بۆ ئەوەی لای خۆتان وەرم گرن بۆ کار عەلی ڕازی بوو پێم یانی وەک بڵێ ڕازیە دەڵێم تۆش ڕازی لێرە کار بکەم کەوایە بوو تۆ باشی؟ من نهێنیەکم هەیە باشە؟ درۆم لەگەڵ هەموو کەسێک کرد دەمگوت گرنگ نییە دەموت لەبیرم کرد بەڵام لەبیرم نەکرد چونکە پێشەوەی ئێرە وەرگرم وانەکەم وەرگرتە بوو یوسف ئەیر چێیە زۆر باش دەمزانی زانیم کەنعان جەنگیز ناردە بۆ لای ئەو یانەیە لەو یانە نەبوو کە چاویان لەسەر بوو بە ئەنقەس دەڵم بژارد دواتر چاوەڕێم کرد تا جەنگیز من دۆزێتەوە 2 ڕۆژ دەمەبەر ئاوە هاتەلام هەرچێکی دەکرد بە ئەنقەس پێچوانم دەکردەوە بە ئەنقەس تۆ لێم دەگەڕاتە هەواڵی ئێمە بۆ پیاوە بچێ چونکە متمانم بە جەنگیز دەکرد بە عەلی نا متمانم بەوە کرد منی دەوێ ئاواش بوو دەشم زانی جەنگیز من دەفرۆشێ ئەوە هاتیش بەڵام هیچ خۆم تێک نەدا بۆچی دەزانی چونکە من نهێنیەکم هەیە لە سەرەتاوە دەمزانی کە سێخورێک لە ناوماندایە بە کەسیشم نەوت لە هەمویان دوورکەوتمەوە دواتر چاوەڕێم کرد تا سێخورەکە پەیوەندی بە جەنگیزەوە کرد ڕێک لێرە ئەوم بینی کە پەیوەندی دەکرد لەو هەموو شتەی وتت هیچ شتێک هەیە پێویست کا من تێی بگەم چۆن تێی دەگەی خۆم نەتوانم تێی بگەم ئەم شەو چوومە ناو دنیایەکێک جار جیاواز باشە بۆ منی باز دەکەی چونکە ناتوانم نهێنەکانم بۆ هاوڕێکانم باسکەم ناتوانم بە خۆشەویستانم بیڵێم ناتوانم بە پیاوەکانم بیڵێم بەڵام تۆ بێگانەی دەتوانم بە تۆی بڵێم تۆ وادانە نهێنی پارێزی منی چونکە بە کەسی تر ناڵێم ئیتر من ژیانێکی ئاوام هەیە
ئازارێکی ناخۆش بوو. دەموت هەموو کەسێکم لەبیر کردو بەڵام لەبیرم نەکردوون. بۆ هەموو کەسێک خۆم بەهێز نیشانەدەم بەڵام بەهێز نیم. دەڵێم بایتر هیچ لام گرنگ نەبێ بەڵام لەلام گرنگن. بیری براکەم دەکەم. لەو ژیانەدا لە هەموو شتێک زیاتر بیری براکەم دەکەم. ئەوەندە بیری دەکەم هەناسەدان لە بیر دەکەم. دەتوانم ڕاستی بە تۆ بڵێم. ناوی من عومەر وچارە. ناوی براکەشم مەمەد بوو. پیاوێک براکەمی کوشت. من بە دوایە و پیاوەدا دەگەڕم. کەس نازانێ بەڵام ناتوانم براکەم لەبیر بکەم. لەبیری ناکەم. من ناوم بادەیە. خۆشحاڵم بە ناسینت بادە. ئەزەل بۆ کاروەرت گرتم. بەیانی دوام کەوە. چوویتە لای ڕامیس؟ سەیری زورەتی ئەو پیاوە ڕێک شێتە لە بەندیخانە شێت بووە. ناوی ئەو شوێنە چی بوو؟ لێ دەو بڕۆوێ. پۆلیس چوونەتە ئەوێ و هیچی نایاسایان دەست نەکەوتووە. پیاوەکانمان زانیاری هەڵەیان پێڕاگەیەنراوە. بۆچی سەیری چەنگیز دەکەی؟ ئەو پیاوەتی یارمەتی دەدەم قبوڵ نەکرد. داین دیسان یارمەتی داین. کاگیسوی ساوانێکی نییە لەو تووڕەمە بە. کەس نییە لە من تۆڕە بێت جەنگیز. با تێت بگەێنم. حسابێکم نییە بیدەمە کەس. بۆ ئەوە هاتم هەواڵت بدەمێ. ماڵاوە بمایتەوە تا سترێسەکەتم وەلا بنایە. من سترێسێکم نییە. لە کۆندای هیچ نەبووە مناڵەت و ڕابکە. هاوڕێی کۆنمە و باش دەیناسم. تەنها ئیمڕۆ کەمێ بە تووڕەی بینیومە. پێم باشە چاودێرێکی بکەی. دەڵێ چی؟ باشە. چی دەکا؟ بەچی خەریکە؟ چی یاریەک دەکا لەگەڵ کوێ قسە دەکا؟ پێمی بڵێ. بۆ چاکەیەوە بێگومان. بەدڵنیایەوە. من باش چاوم لە هاوڕێکانمە. وەکو من. بەدڵنیایەوە. بۆ چینە؟ وەکو تۆ. نایەڵم لێرە بمێنیتەوە کەنعان. ترسناکە بچکۆل.
دەی بڕۆ خۆت کۆکەوە نیگەران مەبە سەفەری یەکەمت داوا دەبێ لە سەفەری یەکەممدا بچکۆل قسەم پێمەکە نایڵم جارێکی تر دەست بتێتەوە چەک مۆ من کردت کەران لێگەڕێ با لەگەڵ تۆ ئاواتاوە بێت باشە شوێنێکی ترم پێ بڵێ بچم ڕامیس من بوومە قاتل چۆن لە بیری دەکەم لە بیری ناکەی بچکۆل بەڵام دەڕوا ها ڕۆژە و کەمتر کاریگەری دەبێ ڕۆژێک سیر دەکەی لە بیرت نەکردووە بەڵام کاریگەری نەماوە ئاوا سوتاوی دەستی عشقم ئێستا کەمێ ماندووی دەی هەستە بڕۆ پشتەوە کەمێ پشوو بدە نامەیە کاتووە بۆ خاتو سەلمایان ناردووە بەڵام نەمدۆسیەوە بیدە بە من خۆم دەیدەمێ باشە خاڵە چە ئامادەیە چایەکی پڕەنگم بۆ بێنە دۆزمەوە بۆیە ئەم نامەیە بۆ تۆ نارد تکایە ئەم نامەیە بگەینە دەست برایەکەم ژیانێکی خۆش سەلیم برایەکەم لێم ببوورە هەمووی تاوانی من بوو داوام لێکردی لەگەڵ ڕامیس تەعارفم پێ بکەیت دواتر دوژمنەکەی ئەو مناردە شوێنی چاوپێکەوتنمان نیازم پاراستنی تۆ بوو بەڵام تۆ منت پاراست تۆ سعیدت کوژ نەوەکو ناوی من بێنەیە ڕامیز بە من بزانێ بۆیە گەر لە ژیانمدا بە وەفا بم هەتا جێت ناهێڵم حەز دەکەی ببیەوە ئەسپەکەی سەرپشتم یان ئەوەتە قاتیل بی تۆ برای منی کەنعان خوێنی منی دەستی سەلما بگرە لەوێ دوورکەوە لێکتان مارە دەکەین با هەموو کەسێک لە دواوە جێبێڵ و ژیانێک نوێ دەست پێ بکەین ڕێگام بدە ئیتر لەمە و دوا کاکایەتی تۆ بکەم وەڵامێک بدەوە لێت دەپاڕێمەوە سەلیمی براگەورەت هەموو بەیەکەوە بەرەو ژیانێکی نوێ ئەسپانەکەم فەرموو خاڵەوە بگرە ئەمە بگەڕێنەوە بۆ هەمان ناونیشان بیدەوە دەستی خاوەنەکەی خۆی بڵێ کەنعان نابێتی ون بە ئەمر دەکەی خاڵەوە شەرمین ڕاوەسێ ئێستا دێم دەی زوو بەسەر مامە خێرە کاکە کاکە چی بووە؟
ئەم شەو لە کۆڵانەکەی پشتۆ شتێکم بینی شەرمین لەگەڵ کەسێک قسەی دەکرد لەگەڵ جەنگیز نا حاڵەت کردیوە شەرمین خیانەتی لە هەر هەمومان کرد نا نایکە شەرمی خەیانەت ناکە کاکەم بیسەلمێنە نەزانینی نهێنی لەلایەن خۆشەویستێکەوە زۆر مەترسیدارترە لە زانینی ئەو نهێنیە لەلایەن بێگانەیەکەوە